پابندبوونی ئینسان و جۆراڵبوونی ئینسان بۆ هەموو ئەوەی کە خوا و پێغەمبەری خوا فەرمیانە بەوەی کە هەرچیەکیان ئەمر کرد منمان کەچ بێ هەرچیەکیان ڕێگری کرد لێی دوورکەوینەوە و هەرچیەکیان فەرموو باوەڕی پێ بکەین و پابند بین بە هەموو حکم و شەرعێکی خوای گەورەوە ئەمە پێوترێت تەسلیم بوون بۆیە ئینسان جیاوازی لەگەڵ خەڵکی ترە ئینسانی مسلمان کاڵێ مسلمانم قال ئەسلەمت لرب العالمین ئەڵێ من پابندم و تەسلیم بووم بۆ ئەمرەکانی پەروەردگار واتە خۆشەویستم تۆ لە ژیانی خۆتا بەڵێ ئازادیت کەیتە ناو ئەم دینەوە ئەم دینە هەمووی ئازادیە کەیتە ناو فەزای دینەوە خەڵکە وازانێت کە تۆ خاتیت ئیتر مادەم تەسلیم بووی مادەم ملکەچی ئازادی نامێنێ حڕیەتە نامێنێ اختیارە نامێنێ ئارەزوو نامێنێ حەزێ نامێنێ هەموو شتێک ئەبێ نەخێر غەڵەت حاڵی بوویت ئەم دینە لەم تەسکی دنیایەوە دەرتەکا بۆ فراوانی قیامەت ئەم فەزایە و ئەم سەقفەی دنیا و لێ گەورە ئەکات ژیانت بەردەوامەکە هەتاوەکو ئەبەدی و هەتاوەکو ناو بەهەشت و خی گەورە پێمان بەخشێ هەتاوەکو هەتا هەتایی واتە ئەونەی کە ئەم دینە ئازادی بە ئینسانە بەخشێ مەجای جوڵەی تایە هیچ دینێک و هیچ بەرنامەیەکی تر ئەونا بواری بۆ ئینسان نەڕەخساندووە واتە ئینسان وا هەز نەکا کە پابند بوو بە ئەمری خواوە نەخێر کە پابند بووی بە ئەمری خواوە یەک کۆمەڵ مەشاکلی لە کۆڵەکەوێت یەک کۆمەڵ دیبیت و مناقەشە و سەریەشە و لە کۆڵە بێتەوە بۆ چکە تۆ ئەزانیت پابندی بە فەرمانی کەسێکەوە کە لە هەموو بوارەکانە لە تۆ شارەزاترە و حەریسترە لە خۆت بۆ خۆت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کا فەرمێ حەریص عەلەیکم بالمؤمنین رؤوف ڕەحیم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەریصە ئێخۆ پێغەمبەری خوش وما ينطق عن الهوى ئێخۆ مە لە خۆیەوە قسە ناکە لە سەر و خۆیەوە ئێسەر بە خۆی و چێیە ئەمە خالقی ئەرز و ئاسمانەکانە کە بەرنامەکی داڕشتووە لەبەرەوە مەجای هەڵیتیان نییە مەجای دووبارەیتیان نییە مەجای ئێرەر و ترایاڵیتیان نییە مەجای بحوسی مەجای ئەوەیتیان نییە من بێم بە حەزە سەر ئینسانێ بکەم بە درێژایی تەمەنی دوای بڵێم وەڵاهی بەرنامەکە غەڵەت دەچوو داوای لێبوردنەکەم مەجای ئەوەیتیانی ئەم هەموو خەڵکە بم بەکوشت دوای لەو سەرەوە نەتیجە و بەروو بوومەکەم گەندڵ دەرچێ و خەڵک هەمووی لێی پەشیمان بێتەوە ئەمە بەرنامەی پەروەردگارە لەبەرەوە کە ئینسان لەگەڵ پەروەردگارا بێت لە هەموو کات و شوێنەکە هیچ کاتێک زەرەی لێ ناکات و تووشی پەشیمانی نابێ چونکە ئەوەی کە کردوێتی بۆ خوا کردوێتی و پاداشتی گەورەش لای پەروەردگارە واتە ئێمە ئەگەر تەنها لەبەر خۆشی خۆمان بواە لەبەر پەرژەوەندی دنیای خۆمان بواە وایە پابند بووینایە بە دینی پەروەردگارەوە بەبێ ئەوەی کە پاداشمان هەبێت تەنها بۆ ڕێخستنی ژیانی خۆمان بۆ ڕێخستنی ماڵی خۆمان بۆ ڕێخستنی نەفسیەت و دەریونی خۆمان بۆ ڕێخستنی کۆمەلگاکەمان پێویستمان بۆ بوو کە پابند بین بە دینی پەروەردگارەوە بۆیە ئەم قسانە ئەکەین خۆشەویستم چکە زۆر جار ئینسان واتی ئەگات وا حاڵیە بێت ئەوەی کە خۆی بۆ خۆی هەڵەبژێرێ باشترە لەوەی کە لە دینی پەروەردگارە هەیە